الله أكبر. سبحان ربي الأعلى. أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد. نزيكترين كانت لخواوة أو كاتية كأجيت سجدة بويا فأكثر الدعاء زور دعاء بكن بغمري خواه صلى الله عليه وسلم كأجوى سجدة زور دعاء يكرد يقل دعاء كان يفرمو اللهم اغفر لي ذنبي كله خواهي لهم تاوانا كان مخوش به خاوني هر تاوانيكي گیرۆ دەی هەر تاوانێک بوویتە تەوبە بکە بچپێنە بەم زەویەیە بچۆ سوژدە داوا بکە بڵێ خوای لە تاوانەکانم خۆش بە خوا لێت خۆشە بێت زەواجت ئاسان نەبووە قەرزاری ڕزقت سوارە کێشەی خێزانیت هەیە تووشی نەخۆشی بوویتە تووشی ناخۆشی بوویتە هەر شتێکت هەیە لەم دەرگایە بە لە دەرگای خوا بە خوای گەورە دەرگات دێکاتەوە بەو مەرجەی فەلیەستەجیبوا لی وەلیؤمنوا بی لەم دنیا جوابی خوا بەرەوە ئیمانێکی بتەو بەخوا بێنە یەقینت هەبێ خوای پەروەردگار بەدەستی خاڵ